بینەرانی عزیز دیارە لە چەمچەماڵەوە پەیامنێرمان جەلال جەباریمان لەگەڵە لە بەردەم ماڵی زانا کامیل ئەو گەنجەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە پێناو 240,000 لەلایەن گەنجێکی دیکەوە کوژرا بە شێوازێکی دڕندانە کە بەداخەوە هەردوو لایەن هەر قوربانی نەبوونی پەروەردەیەکی دروستن لە کۆمەلگای خۆمان کە بەبێ تاوانە زانا کامیل کوژراوە. بۆیە ڕاستەخۆ دەچینە لای جەلال جەباری. جەلال سڵاوی خی گەورەت لێبێت ئەگەر پێمان بڵێ ئێستا لەکوێ و ئەو چالاکی کە قەرارە لە بەردەم ماڵی کوژراودا ئەنجام بدرێت کێن و لەسەر چییە؟ سڵاو لێ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە ئێستا ئێمە لە گەڕەکی ئاوارەکانی لە ناحیەی شۆڕش لە بەردەم ماڵی زانا کامیل لەو گەنجەی کە لە درەنگێکی ئێوارەی 18 لە بەنزیخانەی شۆڕش لە ناحیەی شۆڕش لەلایەن شۆفێری ماتۆرسیلێکەوە شەهید کرا. دیارە لە ئێستاە بڵین ژمارێک لە مامۆسایانی ئاینی و چالاکی مەدەنی و ژمارێک لە کەسوکارەکەی لە بەردەم ماڵیان گردبوونەوەیکی ناڕەزایەتی بەڕێوابن و بڕیارە لە گردبوونەوەکەی بەیاننامەیەک بەڕێوە بچێ. من ئەگەر کات هەبێت چمە لای بەیاننامەکە مامۆسا ئەگەر بێتە ئێرە بێ زەحمەت مامۆستا سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێن ئامانجوە بەستان لەم گردبوونەوە چیە و ئەو بەیاننامەیش ئەگەر بۆ بینەران بخەیتەوە. بەڵێ ئامانجمان گەیاندنی پەیامی ناخی ئەو خەڵکەیە کە خەڵک بێزارە لە کوشتنی بەناحاق لەو هەموو جەریمانەی کە ڕۆژانە ئەکرێ و کۆمەڵی بابەتی نامۆ لە هەرێمی کوردستانە تەشەنەی کردووە. ئێمەش کۆمەڵێ کەسایەتی ئاینی و سیاسی و ئیداری و ڕێکخراوەی کۆبووینەتەوە دوای ڕوودانی ئەم کارەساتەی کە بەسەر ماڵی کاک کامیلە هاتووە کاکزانای کوڕیان بە ناحەقی شەهید کراوە و هەست دەکەین کەم تەرخەمیەکی زۆر هەیە لە لایەنی ئەمنیەوە و کەرەستەی ئەمنی پێویست نییە بۆ ئەوەی تاوانباران زوو بدۆزرێنەوە. هەرچەند ئاسایشی چەمچەماڵ و پۆلیسی چەمچەماڵ لەم کەیسەدا زۆر بە زووی تاوانباریان دۆزیەوە، بەڵام گرنگ قۆناغی دوای ئەوەیە چۆن تاوانباران سزا بدرێن و چۆن بنەما یاسایەکان تەطبیق و دەستەبەر و جێبەجێ بکرێن. ئێمە ئەم بەیاننامەمان نووسیوە لە 5 خاڵە ئاراستەی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت و ئەنجومەنی دادوەریمان کردووە دیارە لە ڕێگەی قایمقامێتی قەزای چەمچەماڵەوە. ئێمە وەک ژمارەیەک کەسایەتی و نوێنەری ڕێکخراوە مەدەنیەکانی سنووری قەزای چەمچەماڵ بە مەبەستی کەمکردنەوەی دیاردەی تاوانکاری و کوشتن و کاری نایاسایی و تێکدەرانە داواکارین لە بەڕێستان کار بکەن بۆ جێبەجێکردنی ئەم خاڵانە کە لەم یاداشتەدا ئاراستەی بەڕێستانی دەکەین. هاوکات دەستخۆشیمان بۆ هێزە ئەمنیەکانی سنووری قەزای چەمچەماڵ هەیە کە توانیان لە ماوەیەکی کەمدا تۆمەتباری بکوژی گەنجە کرێکارەکەی ناحەی شۆڕش کە کاکەزانا کامیل بوو دەستگیر بکەن. خاڵی یەکەم داواکارین سەرۆکی حکوومەت یان جێگرەکەی سەردانی ناحەی شۆڕش و ماڵی گەنجە کوژراوەکە کاکەزانا کامیل بکە لە نزیکەوە بە چاوی خۆیان بیبینن کە حاڵی دەرونیان چۆنەوە چیان لێ هاتووە لە دوای ئەو کارەساتە گەورەیە کە ناخی هەموو خەڵکی وروژاندووە. خاڵی دووەم داواکارین لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایشی هەرێم لە ڕووی مادی و معنەویەوە پشتگیری تەواوی لە هێزەکانی پۆلیس و ئاسایشی سنوورەکە بکەن و کەرەستەی پێویستیان بۆ دابین بکەن بە مەبەستی کەمکردنەوەی تاوانکاری لە سنوورەکەدا. خاڵی سێم داواکارین لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش تەواوی ئەو کەسانە دەستگیر بکەن کە تۆمەتبارن بە کوشتن و دزیکردن و سەرپێچیکردن و تونترین سزای یاسایی لە بەرامبەریان جێبەجێ بکرێت. خاڵی چوارەم داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم ئەو فەرمانانە جێبەجێ بکە کە تایبەتە بە قەدەغەکردنی هەڵگرتنی چەک و ئۆتۆمبیلی جامڕەش و ماتۆرسکیلی بێمۆڵەت و سنووردارکردنی دوکانەکانی نێرگەلە و کەبوونەتە هۆکاری نائارامی بۆ هاوڵاتیان. خاڵی پێنجەم داواکارین لە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم و کەناڵ و میدیا و ڕاگەیاندنەکان سەرجەم ئەو فلیم و درامایانەی کە کاریگەری نەرێنی و خراپ لەسەر تاک و کۆمەڵگە بەجێ دەهێڵن نمایش نەکەن و بە فلتەری وەزارەتی ڕۆشنبیریدا بڕوات و لیژنەی پسپۆڕ و شارەزا بۆ ئەو مەبەستە دەستنیشان بکرێ. لە کۆتاییشا هیوادارین بە دەنگەوە هاتن و پەرۆشیتان بۆ دەستەبەرکردنی ژیانێکی ئاسوودە و ئارام بۆ تەواوی خەڵکی کوردستان هەنگاوی یەکەمتان بێ. سوپاسان دەکەین. سەربەرز کاک جەلال نەگەڕێمەوە لای جەنابەت ئەگەر پێت باتم هەبێ. جەلال جەباری کە لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت.